کوردستانسار نزیکەی 1000 بەهرەمەند بەشدار بوون. زۆرینەیان دەنگخۆش بوون، بەڵام پێشبڕکێکە هێندە بەهێز بوو، تەنیا 89 بەشدار بوو و گەیشتنە قۆناغی دووەم. بەشدار بۆ سەرکەوتوەکان لەلایەن مامۆستا و میوزیسیانی تایبەت ڕاهێنانیان پێکرا و ئامادە بوون. قۆناغی دووەمی کوردستانسار لەگەڵ 89 بەشدار بوو دەست پێ دەکات. بەشێک لە بەشداربوانی کوردستانسار کە لە دەرەوەی باشووری کوردستان بوون، بەهۆی بارودۆخی کۆڕۆنا نەیانتوانی لە ستۆدیۆ ئامادە بن. لە ڕێگەی ئۆنلاین دەنگیان تاقیکرایەوە و ئەمانە سەرکەوتوو بوون بۆ قۆناغی داهاتوو. ئێستاش بە دووری تاشنام یادی تۆ نامگرێنێ ئێستاش بە دووری تاشنام یادی تۆ نامگرێنێ ئێستاش بە دووری تاشنام بەزایەڵەی دابڕان ئەگاتە لای خوانەزام بەزایەڵەی دابڕان ئەگاتە لای خوانەزام یادی تۆ یادی تۆ یادی تۆ نامگرێنێ یادی تۆ یادی تۆ یادی تۆ نامگرێنێ Yeah.
لێستادا ئێمە لە کۆتایی قۆناغی یەکەم داین ئامادەکاری دەکەین بۆ قۆناغی دووهەم کە زیاتر لە 90 بەهرەمەند بەشدار بوو چۆتە سەرکەوتو بۆ قۆناغی دومی پرۆگرامی کوردستان ستار. لێرەوە سوپاسی سەرجەم ستافی کوردستان تیڤ و هەموو ئەو کەسانی کە لە پشتی کامیرەوە لەگەڵمان ماندوو بوون بە تایبەت برای خۆشەویستم مامۆستا محەممەد جەمیل و دەرهێنەری پرۆگرام و سەرجەم ستافی کە یەک لە مامۆستایان میکائیل و مامۆستا عەبدولقاهر زاخۆی و هونەرمەند دکتۆرە بەڵقیس و هونەرمەند میرا کە بەشدار بوون وەکو لیژنە لەگەڵ مندا. سڵاو ڕێز بوو بینەرێن بەرنامەی کوردستان ستار. ڕاستی قۆناغا ئێکب دمایک هات قۆناغاکە گەلێکە زەحمەت بی چینکە ژێگرتنە سترانێ بی و gelek beşdarê me tirsan, behremendê me gelek tirsan û belkî şîş nahiya me jî vê hebî em daxwaza li borînê dikin bes bi giştî me dengê gelek xwe jêgirtin û înşaallah bişên serketî min qonaqê dihatî. وەکوو ڕۆژە و مەها لەو دوورە دارکەوت لە نێو عاشق و ئاهی ئێمە سارکەوت وەکوو ڕۆژە و مەها لەو دوورە دارکەوت لە نێو عاشق و ئاهی ئێمە سارکەوت کە ئەو لێوە و ددانەم دی بەجارێ لەبەر چاوم ون بوو لان و دڵاکەم کە ئەو لێوە و ددانەم دی بەجارێ لەبەر چاوم هەمبوو لەعل و گوڵاکەم دەنگێ پێلت خابی رێزاخوا هەند ئەوسا خۆش دەست خۆش بەلێ طبعا چۆنم قەلبی من گەر چەشنی لاونەت نەبێنەوتی تێ بکەن ئاگری دوژمن دێتە گیانم وەک چراو من پێ بکەن شەقشەقیکەن گۆشت و ئێسقان یەک بە یەک خوێی تێ بکەن وەرە دەستت خۆب دەینێک سەرسی پێی بگەهینێک ئای جانێک دیسان عاشقان مەجلیسیان گرت بەعام ناردیان ساقیان بان کرد ساقی مەست بوو پیاڵەی پڕ کرد ئامینێم تاقانەی دایێ چەند کەربێت خوشتەڤە بکەم چەندی بی دڵیاتە بکەم باوەڕکەنێ ئاشدیلەم چونکە گەلە کەس حەشتە بکەم چەندین قولتەڤە شیرم سڵاڤانە نێرم بەلی بزانم دزیڤە تێرتی لە تەندنێرم غەریبم وەز هەبدانم غەریبم وەز دێنانم دەردی بێ کەسیت نالم یا بژی وەرە بۆ پیرۆز بت شکۆریاران بە قەیدی غەم دڵی بێچارە زادەم ئەی موتریبی حەنیفان دەستکە بە نەغمە خوانێ ئای لە میناچیان بقورێوان ئەی هاوار ئێچی لێ بکەمێ شەڕێ دەکا چاوی ئای لە مینە
بتوشر داكاي من دالي داي شخوم لرم درداكا اوي هيداد تنزارم ويد قستم أخوم جاريش باد من وەک خۆم بەڵێ قوربانت دادی لانکی بهجینه لو کری صابا بخوینه بنوینه لو دوستیران آب دنگی بلند بلورینه لو دوستیران آب دنگی بلند بلورینه لو بیشی با بیتری وینگه بیرینینه لو بیشی با بیتری وینگه بیرینینه لو شیرین بهاران بهار شادن به بحر الجنان قلنا مرادام لزر زنزير ضلتنا الارزين بايوان بولا الشاه نوق بوجيان ساقي درويش عزام شرابابي تكب يالا ماي مانغلاقو شي تساويت او تناز دارا بوتلا من تورياو بي ببندي تاروجي يكا يكا ويكا زورت معوشايكا بمانگی قاسم خرمانی دوام هشام لیتم مزیزا کم بکز ندوام بکز ندوام نزدار یار دردت لمن یار خومن شتیتم کومیلی پار یاری جفای کار کری ساوا بنوینه لوی دوسترانا دنگی بلند بلورینه لوی دوسترانا دنگی بلند بلورینه لوی بیشی با بیتری وینگل برینینه لوی
باران تی سرمنده باری بو ایوار جردی بو تاری باران تی سرمنده باری چه بکم بیرامن ناچی بیرامن ناچی لو اتيهم تاوروانم بودلی توش سرگردانم تمني گنجش بسر تو عمري من قديا سري من بوسبو جافينا دروين جحاز كرنا لوي لدستي من ما داري تنبوري هبونو سرمايا مني في دلي آخ خالێکی کاڵ نەخشێکی جوان لەسەر ڕوو بەژن و بەڵای وێردی لە ڕێک و هەڵچوو زەرداخەنەی ئەو ڕایە و لێوە فریشتەیە هیم دڵا بزێوان وای لێکا بێتە سەما و گۆرانی بلەرزێنێ تەلی ئاوازی جوانی دەستت خۆش بێ زۆر جوان بوو دڵە یاخوا ڕەنجە ڕۆبی دڵە یاخوا ڕەنجە ڕۆبی سەد کەڕات کۆسەکەوێ دانە دانە خاڵ دانە دانە خاڵی بین مەمان جوانە کوشتمی ئەو بێئیمانە کوشتمی ئەو بێئیمانە توانیمان بە تێکرای هەموو لایەکمان 90 کەس سەرکەوێنین بۆ قۆناغی دووەم لە قۆناغی دووەمیشدا بڵین بە دابش بۆ بەلایەن سێ مامۆستاوە لەوانە هونەرمەندان کاک ئێمن حسێن و کاک ئاریۆس و کاک بەیار لە شاری هەولێر هەر یەک بە پێی جوگرافی شارەکان دابش بوون و کۆمەڵە گۆرانیان بۆ ئامادە کراوە کە زیاتر گرنگیمان بەو گۆرانیانەداوە کە لە پێشوودا گوێبیستی و بەهرەمانەدا نەبوون و هی هونەرمەندەکانی پێشووە لە ستودیۆکانی کوردستان تیڤی دەست بە قۆناغی دووەم دەکەینەوانێ هیوادارم بتوانین دیسان باشتر و باشترین سەرکەوێت بۆ قۆناغی سێیەم نهێڵان تەبوو من هەزر و بی
سیندت خۆم تەنە زەورم پەرتو کاوی نامە بگرم دە پێک جاریژ بیر بکەم دە باس نەکەم حەتات مرم سیندت خۆم تەنە زەورم پەرتو کاوی نامە بگرم دە پێک جاریژ بیر بکەم دە باس نەکەم حەتات مرم فرموا باش من تديتي والله من تتقرا من كيفاش فيه بس باش بوكا ولاتي من قولا بهارا من بوكا ولاتي من قولا بهارا من أفينا دلي من توي رجافا أفينا دلي من توي رجافا نافيت الشيرينا سرتت كمنالينا نافيت الشيرينا سالا هاي سالا اوین داری تو خودی زانی جانو جان ای قرض دایاری توم آخ ای قرض دایاری توم لومانكن قلج خمان أسمرم بلومايا خل بر خمانا گرم لومانكن قلج خمان أسمرم بلومايا خل بر خمانا گرم چونكي خما افرو از زندان کرم اپی خوش بم گل مرنه از بم دست خوش کامنج من گزنگی خورتم کامنج من گزنگی خورتم برو اسوم لقل يستيك الله حسكي تواوا كوكا تمام تواوا قالك خوش بيك تمام كا منو تواق خروها جاي الروبارين منو تواق خروها جاي الروبارين شني باكي شمالي كنارين گوندی ئارام پرۆژەی گوندی ئارام لەژێر دروشمی کنارێک لە ئارامی دوای تەواوبوونی قۆناغی یەکەم دەستی کرد بە قۆناغی دووەمی لە 660 یەکەی جێبوون بەڕووبەری جیاوازی 240 متر 300 متر 375 متر 400 متر 426 متر 500 متر با کوالیتی بەرز و شێوازێکی سەردەمیانە بێل لای ڕووبەری 240 متری پێک دێ لە باخچەیەکی گەورە
گەراجێکی شوێنێک ئۆتۆمبیل، چوارجووری نووسن دانەیەکیان ماستەر و بالکۆن، جۆری دومی خانووی 240 مەتری بە خزمەتگوزاری جیاوازتر دروستکە و پێکدێ لە 5 جووری نووسن و هەر پێنجان ماستەرن، هەروەها ڤێلاکانی ڕووبەری 300 مەتری بە شێوازێکی VIP دروستکراون. نهۆمی خوارەوەی ڤێلاکانی 300 مەتری پێکدێ لا باخچەیەکی گەورە و باربیکۆ، گەراجێکی شوێن 2 ئۆتۆمبیل، 5 جووری نووسنی یەک دانە ماستەر کە شوێنی ژووری خۆگۆڕینیش لە خۆ دەگرێت و خانووی 500 مەتری با شێوازێکی تایبەت و VVIP دروستکراوە. بۆ زانیاری زیاتر و ناوتۆمارکردن پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانەی خوارەوە. ناونیشان هەولێر شەقامی 120 مەتری پێنیشگوندی ئیتالی 2. پیر لە چیەکەیتەوە؟ زۆر بێتاقەتم، چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بووم. باشە، با گەشتێک بۆ دەرەوە ڕێک بخەین. تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربەیان تاخراون. بەڵێ، کۆمپانیای کۆشتراڤڵ ئێستا دەستی کردووەتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان. با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین. کۆمپانیای کۆشتراڤڵ گەشت بکە لەگەڵمان. سروشتی هەموو بەرنمەیەک کە پێشبڕکەی دەنگخۆشی دەبێت لە نفوسێکی زۆرە و لە ژمارەیەکی زۆرەوە کە دەست پێ دەکات بێگومان تا کۆتایی کە دوو کەسی کۆتایی دەمێنێتوانێ بەو شێوەیە دەبێت سروشتی بەرنمەکان ممکنە هەر کەسێک لەوانەیە کە خۆی بە باشتر دەزانێت دڵی بشکێیان شتێک سروشتی بەرنمەکە هەروایە دەبێت ئەو شتە لەلایەن هەموو تاکێکی بەشدار بۆ قبول بکرێت و بە خۆشحاڵیەوە کە شانسێکی باشە بۆی کە توانێتی دەرکەوێت لە پرۆگرامە. بە غەمزەی چاوی مەخموری سیاهی مەستی مەی کردم ئاخەمە بەماچی لێوی مستەغنی لە ئەنواعی مەزەی کردم یار یار یارەمە ئاخەمە aman 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 بسكت زرابين وكريحانا ذبذبين اوي 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 ريكتت خنابين جيان فلي قلابين اوي 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 اوجابانا قرينا جبال خمابي جاني اسمرا مجاني
فرشا بجياني قوناغا دوی د دست به کې تو د قوناغا کګل کا زحمت تر بت شیعه ولي شنکی قوناغا دوی دلکل تیپا موزیک به تیپا موزیک بهرمند وقت استراند بش دوی تونوی ثابت بتونه تخاره هر وصارت تمجید گلک زحمت کبد دی چهار آن حتی 7 کس دی پیک بسترانه بیجن ابد بو ماجی گلک زحمت بد بس هر چند ان شاء الله ام دی شین سرکت نبینه و دنگت گلک ایت خوشن ان شاء الله از هیویدارم ام بشین جوان کسین بهرمند همیا هند دنگت خوش جه بگیرن و از دوباره بیجم دی گلک زحمت کبد چنکی 5 دنگ حتی 6 7 دنگ دی پیک بسترانه بیجن گل تیپا موزیک ان شاء الله سرکفتنه ام همی پیک دست خود من هوليري وتو هوليري هردوك من خالكي شاركين هردو بوياك تراسوتين هردوك وشتيا زاركين روجك لتو هولر دربم دولا خمولا أزارم شيف كامل شاراني دنيا دولا هولير دولا يارم شيف كامل شاراني دنيا بابي هولير بابي يارم بارينا رندكام جتشافيد من خلصنا بين نارنا شفي جبر خودام استشار بهم أمضلي واق بتبرستي روكات تساوكات نيجك أبو تشكي ساو زلفتي قالا وكات قرتي عايش لي بزابري قندرا وبيلا وكات قد بدل راقبة سناكم نايزرين مناوكا بيجا بهاري لي بهاري درابش لكي تنكي نازكي نازداري جدنيا خلق عالمي خوشي المنطالي هيلو برام قود مقنية قاوقنية وقتقنية جبن دادو چاوي رجبلك روندكي چاوي من تينا خاري نجيب ناس كون ازدارا بالله ضبوي برازارا نجيب مخام لدلادا پرچام لسر کومد لادا تماشاكا لارولنجا حشواكا بسر پنجا تماشاكا لارولنجا حشواكا بسر پنجا دڵم تایان گەوپەرێ شایانم دەمێکاو خەیاڵم هەر دەمایی لایانەی خەمێکاو ئەوەندایە دڵپەڕێم پێم خۆشە بگریم کە فەرمێسک و هەنا سایەش مەرهەمێکە دميني باب ميني هر دميني يا ديتو لا ضلي من داد ميني كتانة وكتانة
ترمكي قول أقري جوابان فركي ديل أقري جوابان فركي ديل هي تالي بيدا طالن ومال من شيتو هاري دو شاوي كال من شيتو هاري دو شاوي كال من خم دریای کاکیره من خم دریای کاکیره آواش روندکن سیره آواش روندکن سیره آواش روندکن سیره وای لەم پرۆگرامەشدا کۆمەڵێک خەڵات و تایبەتمەندی خۆی دەبێت کە ئێشتا زووە لەوانەیە دواتر بتوانین قسەی لەسەر بکەین لە قۆناغی دومیشتەوە کە دەچینە ستۆدیەکانەوە زیاتر بەرنامەکە بە شێوازێکی تایبەتتر دەبێت و گروپی مۆزیک بە سەرپەرشتی مامۆستا سەید ئەحمەد ڕەوانزی بەشدار دەبێت. هیوادارم بتوانین زیاتر خزمەت بۆ بوارە بکەین و دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم و زۆر سپاس. بۆ هەوڕیانەی کێستا دەچنە قۆناغی دووەم پێویستە ئەو خاڵانە لە بەرچاو بگرن بە بڕوای من. یەک ددان باش بە کەلیمەکەی دابێنن کەلیمەکەی مەخۆن. دوو کەلیمەکەی مەکەنە دوو بەش لایەکی لەو بەرەی گۆرانەکەی بێ لایەکی دەوبەری دابێ. سێ ئەوانەی کە مقام دەڵێن هەوڵدەن هەتا دەتوانن پێخۆر بە شێعرەکەی بکەن نەک دووسێ دەقاندا سەفحەیەک شێعر بکەنەوە. چوار دەبێ زۆر بە جوانی کاوێژ بە کەلیمەکان بکەن یانی وەی کە ئەو شێعرە کە کوتراوە شاعیرەکە نەیتوانیوە بیگەنێتە گۆرانی بێژەکە بە کاوێژ و بە دووپاتکردنەوە و بە سێباتکردنەوە ئەوجی شێعرەکەی بگەێنێ بۆەوەی کە گۆرانی بێژەکەش بتوانە بیبادەنێ و هەست و ڕوحی گوێگرەکەیەوە. دەنا ئاگان لە تاکت بێ ئاگان لە تۆن بێ بەرحاڵ ئەو شتانە هیوادارم هەموو لایەک سەرکەوت و بن و سەرکەوت و دەبنی شەڵاب. نەمدەزانی ئەوین وەهایە قەدەرم هەمووی وەلاشقایە خۆشەویستی تۆ هێلە دڵمایە چارە نووسم لەگەڵ تۆدایە نەمزانی هێندا دڵم شەیدایە سۆزەکی بدە دلێ بێحال بلا پێشات بێم بلا زڤێستانە خاین لە من بوهار بێم تو دزانە بەل vê dinyayê bêteqet nabim bile zivêstana xayîn li min buhar bim ez ditersim tu vî dilê bêhal bişkênîm بەم ڕۆژ ڕۆژیەکەم بکەین بەڵێنی بەم ڕۆژ ڕۆژیەکەم بکەین بەڵێنی سووربی نەکەین ئازیزەکەم
فەیمان شکێنی دابا بێ بەش نابین لە دنیای ئەوینی بە دەنگی خۆش بمهێنا جۆش بە بۆنی خۆش بمکە سەرخۆش بە دەنگی خۆش بمهێنا جۆش بە بۆنی خۆش بمکە سەرخۆش بژین بە کامەرانی بە خۆشی و شادومانی سەیری خۆتکەی ئەزانی چەندە شیرین و جوانی ئای گوڵێ عامرم گوڵێ هزارم دێک بوڕێکاوێ من باراندن هزار بریند لێ مندا بێ دەرمانن دەردێ عەشقێ وەکا گیری دڵ من سوود ئەبیناوێ ئەبرو کێرم پەریشان گیاناوتت ناوم بێناو بە گۆرانی بۆ یادی شەو بۆ دووری من زۆر گریاوی بەڵام چی بکەم ئاخ کە ناتوانم ناوت بێنم پڕ بە زێمانم لێم ببوورە لێم ببوورە لێم ببوورە لێم ببوورە شیرەتە من بوو بەهرەمەندێتمە هەمیە پێکڤە بێجێوەزی ئێکێکە گرنگ ئەوە وەختێتن سەردە پێشانوێ هەنگێ گەلک مرتاح بت شلای دەرونیژی بە و شلای تەمرینێژی بە و وێشەوێ تێر بنوت چکی نوستن گەلک باشە ئەتبینم گەلک جە بەهرەمەندێمەت ئێت ماندیە گەلک گەلتیپا موزیکێ دەبێت تۆن گەلک تۆنی هەبت و هاش ڕتمی هەبتن و گەلک هاشخۆ هەبت چکی گەلک دەنگێت خۆشێت ناودا ئەم دێ نەتیجێ دەینن هەنگێ وەختێ سترانت بێچێت سەردە پێشانوێ هەنگێ نەتیجەت ئێ دەیناتنێ ئامۆژگاریان من بووان گەلک تەکنیکێ بلا دەنگێ خوددا نەکەن تەکنیکێ بلا بکەن کێم چکێ هەر تشتێکێم حتا ئاخفتن کێم جوانترە حتا ڕێبەچوونا مرۆڤی وەختێ هێدی مرۆڤ ڕێبەچێت جوانترە تەکنیکە دەنگیژی سترانێدا حکە گەلێک بت گەلک نەخۆشت بێت هێویدارن ئەوێ گەلک بەرچاو وەرگرن هەموو شەوێ کۆتری دڵم باڵەگرێت و بارە و لایەوە ئەفڕێ لە پێشادایە سالووتکە لادات و ڕوو لە ئێوە و ڕوو لە شەوقی سەر شەقام و سەر کۆڵان ناوماڵەکان لەنگارەگیرێ ئەو جابەرە و کوورەی دڵتان هەڵدافرێ هەڵدافرێ بیرتانەکەم لەم غوربەتە سەختامەوە بیرتانەکەم ملوانکەیەک ئەهۆنمەوە بۆ ملی جوانی شارەکەم ئارەزووی دیدارتانەکەم ئارەزووی دیدارتانەکەم بیرتانەکەم 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 ئامانی میمە گورجێ سوخمێ نارنجێ بێرۆ ماچ دەکەم وازێ باڵا بێرنجێ بێرۆ ماچ دەکەم وازێ سوخمەوە بێرنجێ هەیدا وەی بیدەوە هەیدا وەی بیدەوە هەرەزە بێ ماڵەوە منشێت و شەیدا یازێ دوو چاوی کاڵەوە
وەرەی کۆنەیاری خەمڕەوێنم وەرەی تازە بووکی دڵڕفێنم لە بەرژانی جەفاکە و نیمە ئارام دەنەکوا من پەنا بۆ مەیدەهێنم گوندی ئارام پرۆژەی گوندی ئارام لەژێر دروشمی کنارێک لە ئارامی دوای تەواوبوونی قۆناغی یەکەم دەستی کرد بە قۆناغی دووەمی لە 660 نیشتەجێبوون بەڕووبەری جیاوازی 240 متر 300 متر 375 متر 400 متر 426 متر 500 متر با کوالەتی بەرز و شێوازێکی سەردەمیانە بێلای ڕووبەری 240 متری پێکدێ لە باخچەیەکی گەورە گەراجێکی شوێنێک ئۆتۆمبیل چوار جووری نووسن دانەیەکیان ماستەر و بالکۆن جۆری دومی خانووی 240 متری با خزمەتگوزاری جیاوازتر دروستکەوە پێکدێ لە 5 جووری نووسن و هەر پێنجیان ماستەرن هەروەها بێلەکانی ڕووبەری 300 متری با شێوازێکی VIP دروستکراون نهۆمی خوارەوەی بێلەکانی 300 متری پێکدێ لە باخچەیەکی گەورە و باربیکۆ گەراجێکی شوێن و ئۆتۆمبیل 5 جووری نووسنی یەک دانە ماستەر کە شوێنی ژووری خۆگۆڕینیش لە خۆ دەگرێت و خانووی 500 متری با شێوازێکی تایبەت و VVIP دروستکراوە بۆ زانیاری زیاتر و ناوتۆمارکردن پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانەی خوارەوە ناونیشان هەولێر شەقامی 120 متری پێنیشگوندی ئیتالی دوو وإحساس قالك مهمة بوهمية بهنرمنداجي أبد برنياس ونجماجي بوان كاسيت شنيد أثبت كان إحساس مهمترين تشتاق وبلاهاش تيبا موسيقى وما مستويت موسيقى جنها بن قالك جرا ودبو ماجي قالك زحمت بد بس تشتاق جواني هاي تفيقونا غدا كارتا هاي أم دي كارتي بكارينن إن شاء الله يعني ديما مجالها بتن هكا حفت كاس ستراني بيجن سه چارك دنگت وان خوش بن ام کارتب کار بینن ان شاء الله داف قوناغا گلک خوش بتو گلک باش خۆشەویستەکانم عەزیزەکانم ئەمن زۆر بەخۆش حاڵ بووم ئەنگۆمدی لەو بەرنامەی قۆناغی یەکەم زۆر باش بوون ئێستا دەست پێ دەکەین بۆ قۆناغی دووەم دەمەوێ بەسەر کەوتی بە دڵەکی گەورە بە خۆشەویستی بێنە سەرشان و سەر هەڵگرن بە جوانی گۆرانیەکەی بڵێن بەخۆشی ئێمە هاتووینە بۆ خزمەتینگۆ بەسەر بڵنگی ئەتا ئەو دەمی ئەتان بینمەوە پێ خۆشحاڵم دەگەڵم گۆجارێکی دی دەگەڵ یەک بین. سلااو خۆشەویستان هیوادارمە بولایەکتان باش بن ئێمە قۆناغیەکەمان تەواو کرد ئەچینە قۆناغی دۆم و هەروەها زیاتر لە 90 بەرهەمەند بەشدارن بۆ قۆناغی دۆم کە سەرجەمیان ئامادەکراون لەگەڵ مامۆستانی عەزیز. پەیامی من بۆ ئەو بەرهەمەندانە ئەوەیە کە بتوانن باش خۆیان ئامادە بکەن بە بێترس و بەبێ هیچ شتێک دوو دڵیەک بتوانن باش گۆرانی بڵێن لەسەر ستەیج لە بەرامبەر ژنە. ئێمە گوێتان لێ ئەگرین هیوادارین ئێوەش زۆر باش گۆرانی بڵێن بۆ ئەوەی یەکێکتان ببنە ئەستێرەی کوردستان. من زۆر خۆشحاڵم کە وەکو لیژنەیەک لەو بەرنامەیەم هیوادارم بتوانم یارمەتیتان بدەم ئێوەش باش خۆتان ئامادە بکەن بۆ ئەوەی سەر بکەون. سپاستان ئەکەم.
بەڵێ ئازیزان وەک بینیتان مامۆستایان قسەی خۆیان کرد لەسەر کۆتایی قۆناغی یەکەم و چۆنیەتی چوون بۆ قۆناغی دووەم. قۆناغی دووەم 90 بەشدار بوو لەوێ پێش بڕکێ ئەکەن لە چەند گروپێکدا بەشکراون چەندین مامۆستای بەهرەمەندیان لەگەڵە تاوەکو ئەوانیش بەربژێرەکرێن جارێکی تر بەهرەمەندەکان ئەچنە قۆناغی سێم. لە قۆناغی سێم چەند کەسێکی دیاریکراو ئەمێنەوە لە قۆناغی سێم خۆیان ئاماداکەن ئەو کەسەی کە باشترین دەنگ بێ و باشترین گۆرانی و بەرهەم پێشکەش بکات و هەروەها پرۆڤەی باشی کرد بێت ئەو کەسە ئەبێتە ستاری کوردستان ستار لەوێ خەڵاتە مەزنەکە ئەباتەوە و هەروەها دەستخۆشی هەموو میلەتی لێکرێت. هیوادارم ئەو بەهرەمەندانەی ئەگەنە قۆناغی سێم و دووەمیش باش خۆیان ئاماداکەن و لەوێ هەمووتانە بینەوە.